بخير بي يا أخوة بخير بي مقصود بخير بي بداية يوم بخير بي زوج بيون بي قلبك إيش تبع شوكر والله بخير بين يا بخو وعدكم داود نايم سريكتان نايم تاكو هاون باركان دەستگیر نەکرێن و خۆشبەختانە دوای قیمەتێکی زۆری برانی ئاسایش هیوا هەموو ئەو بەڕێزانە فترەیەکی زۆری کەیان دەزانم بەڵام وعدم دانێ کۆڵ نادەین تا بەخێر زۆر سپاسی جەنابی کاکوبا دەکەین لەگەڵ جەنابی ئاسایشەکانی سلێمانی و کوردستان ڕێزمان هەیە بۆ هەر ئەموان کە پشتگیریان کردوین و یارمەتیان ناین بۆ ئەوانەی ئەو تاوان بارانە بگیرێن ئەو تاوان بارانە ئێمە یانەیە دەست قانون هەر چێکیلان لێ بکە بەهۆی ڕەزامەندی ئێمەوە بێ و هەموو کەسێک لیان معلوم بێ کە ئەمە عەدالەتە لەگەڵیان ئەکراوە ئێمە مەمنوعی حاضرین قبوڵیەکەین بەڵام ئەگەر بە شێوەیەکی کە بێ تەبعەنەوە کاکوبات ئاگادارەکەینەوە ئێمە لەو حسابیان ڕازی نین بەڵام ئەم پیاوە بەهینی خۆی گەیشت و بە وعدی خۆی گەیشت و مەمنونیان ئێمە ئەمڕۆ لێرەین لەبەرەوەی کە ڕایەگەێنین کە تاوانبارەکانی کە شەهید محەممەدیان شەهید کرد گیراون و واجبی خۆمانە بەهیمەتی ئاسایش دوای فترەیەکی زۆر دوای ماندووبوونێکی زۆر ئەوانە گیران و تەسلیمی دادگاکرێن ئێمە بەڵێنمان پێدان کە ناوەستین تا ئەگیرن ناوەستین تا ئەگیرن سوانی بردووەتە سەر ئێوەش ئاوا بەڵێنی خۆتاونۆتە سەر بەڵێنی تریشتانە دەینێ مام حاجی بەڵێنی تریشتانە دەینێ ئەمە تەسلیمی دادگا ئەکرێ و نایڵین یەک کەس هیچ کەسێک تەدەخلی ئەم پرۆسەیە بکات تەسلیمی محکەمە ئەکرێت و ئیشەڵڵا شۆخان خان نانە واستە و شتیوان نێ واستە و شتیوان نابێ مام حاجی واستە و شتیوان نابێ ئیشەڵڵا ئێوەش هەمووتان پشتیوانی یەکتریە بن ئاگایەکتان لە شۆخان خانە بێ ئەو دوو مناڵە جوانە بە سەربەرزی گەورە ئەبن ئەزانن کە باوکیان مرد بوو و لە پێناوی جێبەجێکردنی قانون شەهید بووە.